کراون بە ڕێزلێنانێک بۆ ئەو مامۆستا و کارمەندە بەڕێزانەی کە لە سنتەرەکانی خاوەن پێداویستی کار ئەکەن کە ئەمانە بەڕاستی خەڵکانی دڵسۆز و لە خۆبوردن توانیویانە بەدڵسۆزانە کارەکانی خۆیان جێبەجێ بکەن و توانیویانە بەدەم ئەو مناڵانەوە بێن بەڕاستی ئەو مناڵانە پێویستێکی زۆریان بە دڵنەواییکردن هەیە پێویستیان بەوەیە کە لیان بپرسرێتەوە پێویستیان بەوەیە کە کۆمەک و هاوکاری کرێن لە ڕاستیە ئەمانە هەمویان خەڵکانێکن کە ئەبێت ئێمە هەمومان بەدەنگیانەوە بین. هیوادارم هەموو کەسێک بیری لەوە کردبێتەوە کە خاوەن پێداویستی تایبەت بەشێکی کۆمەڵگەنەوە پێویستە پشتگیری بکرێن ئەمەش وەکو هاندانێکە بۆ مامۆستاکان. هەموو ساڵانە چەند جارێک تا کۆتایی ساڵ ئەم پێشانگەیانە دەکرێتەوە کە تێیدا بە شێوەیەکی زۆر باش داشکاندن دەکرێت ئەمە شەلێکی زێڕینە بۆ خوێندکارانەی کە دەیانەوێت بخوێنەوە لە بابەتێک کە حەزیان لێیە. من وەکو خوێندکاری زمانی عەرەبی کتابی عەرەبی زۆر باشی لێیە و نرخەکانیشیان لە چاو کوردەکان تا ڕادەیەک بەڕادەیەکی بەرچاو وەرزانترە و لەسەرجەم هەموو بەشەکان لەسەرجەم هەموو ئەو بابەتانەی کە خوێندنەوەنە کتابەکانی تێدا. زیاتر 130 داشکاندنمان کردووە بۆ سەرجەم کتابەکان. عینوانەکانمان مێژوو جوگرافی و ئاینی و ئەدەبیات و دەرونی و کتابی یاساییشمان هەندێکی هەیە، کتابی عەرەبی ئینگلیزی. زیاتر عینوانەکانمان هەمە ڕەنگە عینوانی زۆرمان هەیە. And I live near Carrickfergus in Northern Ireland, but I work in London during the week. Christmas is a really special time for me, and on Christmas Day itself I will go to church in the morning, and I spend Christmas with family friends in the Channel Islands every year. I have a grown-up daughter and I buy her things from all around the world when I'm travelling during the year, and we open them at Christmas. I'm from Mexico and I'm here for a conference of my accounting firm, Mazars. So that's the reason I'm here, and I take advantage to have a very good time in this season. In London you have a beautiful city here. I'm enjoying the wonderland and the streets and everything. During the Christmas I used to be with my family. I have a granddaughter, 5 years old, so I spend some time enjoying with the family, of course.